لە بەرنامەیەکی نوێی مروارەکانی خۆربەتەوە لە وەرزێکی نوێیە دیسانەوە دەڵێنەوە سڵاو. ئەلەمنتەکانی گۆرانی کوردی چین؟ کەونە پاڵیەکترەوە لە عینەن کاتە ئەمە پێڵێن هارمۆنی. ئایا سنەتی کوردیە شانازی پێ بکەین کورد بڵێ ئێمە ستایلێکمان هەیە؟ من ئەوەی ئەم بەرنامەیە تۆم پێخۆشە کە تۆ احتمام دەی بەشتی مدرن باشی خراپەکەی بزانی جاز و بلوز و ئەمەرگە هیچ کەسێکی تر نایە بەحسی جاز و هەمووی بەحسی کلاسیک زۆر بڕۆن. نا کاکاگیان ببوورە با لێرە ڕاتگرم ببەخشە. یعنی ئێستا عەرەبێک بێنی فارسی بێنی تورکی بێنی بە هیچ شێوە ناتوانێت مۆسیقای هەورامانی پێ لێ نادرێت. ئاوازدانەری کورد توانای ئاوازدانانی نییە یاخود لە گوێگری باش بێهیوان و ئاستی ڕۆشنبیری گوێگر نەزمەکەکەوە. وە لەگەڵ هونەرمەندەکان بە منیانەوە موزیکی تۆ کاری تۆ ئەوان کوردیاران بوون یان یەکبار مەسرە بڕوان ناکەم ئەوانە ببێتە قاڵبێکی دزی کابێ ئەتوانین بڵێن مۆسیقا و گۆرانی هەورامی مۆسیقا یاخود ستایڵێکی کوردیە کورد پێویستە شانازی پێ بکات. بینی موزیکی قاجارە هی زمانی قاجاری ئێرانە. بەڵام بیری محەممەدی ماملێ و حەسەن زیرەکمان بیر نەچێت. لەسەر دەستی موزیسیەنەکان موزیکی کوردی فارسێنراوە عەرەبێنراوە تورکێنراوە زۆر بەخراپی وا شێوێنراوە کە ئەسڵ تۆ ناتوانیت جایکێتەوە. باشە کورد چی هەیە بۆ هەردەبێ ئێمە کۆپی بکەین و هێشتا پراودیشین پێوەی کاوە شێخ بلوزت کورداندووە یاخود با بڵێن موتوربەی کارێکی ڕۆژئاوایی بە ڕۆژهەڵاتی کردووە.